کەسێکتر ئەپرسێت کچەکەم تووشی چەند جارەی بەردی گورچیلەکان بووە و زگما کە تەمەنی 10 ساڵە چارەسەری هەیە. بەڕێزەکەم وەکو ئەمەی کە جەنابەت باسی دەکەیت ئەم کچەی بەڕێزتان ڕەنگە ئەو جۆرەی لە بەرد هەبێت کە پێی ئەوترێت سستین. ئەم جۆرە هۆکاری بۆ ماوەیی هەیە لە گرنگترین خۆپارێزیەکان بۆ بەردی سستین بۆ ئەم بەڕێزە بریتە لە ئاو زۆر خواردنەوە. ئاو زۆر خواردنەوە ئەبێتە هۆکار بۆ کەم دروست بوونەوەی بەس ئایا بە ڕێژەی لە 100 تا چەند لەبەر ئەوەی کە هۆکارەکە بۆ ماوەییە هۆکارەکەیم بەردەوامەتیایە لەبەر ئەوە دروستبوونی بەردی شتێدا ئەگەرێکی بەهێزە وە بەنسبەت چارەسەرەوە بۆ بەتایبەت بۆ ئەم جۆرە لە بەرد وە گوتمان ئاو زۆر خواردنەوە دوو هەم کارێک بکەین میزەکەی تفت بێت چارەسەرێکمان هەیە پێی ئەوترێ پۆتاسیۆم ستریت ئەتوانین دەست پێ بکەین بۆی وە چارەسەرێکی تریش هەیە کە گرانە و بەداخەوە بەردەست نێرە وڵاتی ئێمە ئەکرێت ببێتە هۆی کەم دروستبوونەوەی بەرتەیدا.